خوای بەخشندەی مێهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە ئەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ و لە ڕۆژێکی پیرۆزی هەینیدا بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست گەشتمەوە. سوپاس و ستایشی شیاو بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی، ڕێژنەبارانی سڵاوات و میهرەبانی خوا بڕژێ بەسەری گیانی پێغەمبەری پێشەوامان، ئاراستەکەر و ڕێنمونیکاری ڕاستەقینەی ئێمە بەرەو خۆشنودی و ئاسوودەیی و ڕەزامەندی خوا. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامە لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویستدام. تەوەری ئەم جارەی بەرنامەکەم قسەکردنە لەسەر و تەوەرەی کە ئەوروپا لە هێرشی سەربازی و فکریەوە بۆ چەمکی ئیسلامۆفۆبیا. مامۆستایەکی زانکۆ لە فەڕەنسا هەروەها کۆمەڵناسێک کە کوردە و لە فەڕەنسا دادەنیشێ دەڵێ میراتگەری ڕاستەوخۆ و حتمی داهاتووی ئەوروپا لە ڕێی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەوە بریتیە لە ئیسلام. بۆ ڕێگریکردن لەم میراتگرێتیە بۆ ئەوەی ئیسلام نەبێتە میراتگری ڕاستەقینەی ئەوروپا لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریەوە چەمکی ئیسلامۆفۆبیایان دروست کردووە. ئەو پێی وایە هەتا وەکو زیاتریش بە ئیسلامدا بکێشێ لە ئەوروپا تا زیاتر قورئان بسووتێنرێ یا مسلمانان ئازار بدرێن، ئیسلام زیاتر گەشە دەکات و بڵاو دەبێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەو مێژووە توولانی و دوور و درێژەی ململانێ و هێرشی نێوان ئاینی پیرۆزی ئیسلام و ئەوروپا یان ڕقی بەردەوامی ئەوروپا و غەرب بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام، تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم تایبەت کردووە بۆ مەسەلەی ئیسلامۆفۆبیا یا ترس لە ئیسلام و زیاتریش لەو ڕووداوە سەرچاوی گر کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە وڵاتی نەرویج یەکێک لە سەرۆکە یان ڕێکخراوە ڕاستڕەوەکان بە بەرچاوی کۆمەڵێ لە شوێن کەوتوانی خۆی یان بە بەرچاوی هەموو خەڵکیەوە قورئانێکی پیرۆز دەسووتێنێ و کاردانەوەی گەنجێکی موسڵمانیشی لێ دەکەوێتەوە. بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد نووسەر و شارەزا لە فکری ئیسلامی میوانی ئەمڕۆی بەرنامەکەمە بێ. دکتۆر گیان بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بی. دکتۆر با باسێک سەرەتا مێژوویەک لە ململانەی نێوان ئیسلام و ئەوروپا یا ئەو شەڕە بەردەوامەی کە هەمیشە ئەوروپا ئیسلامی وەکو ترسێک بۆ سەر قەوارە و کیان و ژیاری خۆی زانیوە و بۆ ئەم ترسەش هەمیشە ڕوبەڕووی ئیسلام بۆتەوە. پێم خۆشە مێژوویەکی ئەومان بۆ باس بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاسانەکەم بۆ میوانداریە، ڕێز و سڵاوم بۆ بینەرانی خۆشەویست. طبعا لەو ڕۆژێکی ئیسلام ململانی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژێکی ئیسلام تێدا هاتووە. خۆت زانی یەکەم جار یەکەم توێژ کە ڕوبەڕووی ئیسلام بوویەوە ئەوانە بوون کە ئیسلام لە ناوێنە دابەزی، دوای کە عەرەبی بتپەرسەکان بوون، دوای کە ئیسلام هاتە مەدینە لەگەڵ جوولەکە ئەم جارە هینی بوو، ململانەی بوو. سەرەتا ڕێککەوتنامەیەک هەبوو، جوولەکەکان پابند نەبوون بەو ڕێککەوتنامەوە، چەند جارێک شکانیان لە ئەنجامە تەواوی ململانێ دروست بوو. ئەو بوو دەرکران، دوای دەرکران لە جەزیرەی عەرەبی. اینجا دوای ئەو فتوحاتی ئیسلامی کە دەستی پێکرد، طبعا فتوحاتی ئیسلامی دەست پێ کرد لە زۆرێک لەو شوێنانەی کە مسلمانان فەتحیان کرد و چوونە ناویەوە لەژێر قەڵەمڕەوی دەوڵەتی بێزنتەیە بوو کە مەسیحی بوون. هەر لە شام و با بڵێن مەسر و شام کە سووریا و لوبنان و ئەردن و فەڵەستینی ئێستاە کە لەگەڵ ئەردن و لەگەڵ تورکیا و سەرتا تەمەن لە سەردەمی ئەمریکانە خۆزانی شام و لە سەردەمی خولەفای ڕاشدینە شام و مسریان لێ سەندرایە، دوای لە سەردەمی عوسمانی کوڕعەفانە تاک و تونس و ئەولای تونسیش ڕۆیشتن، دوای لە سەردەمی ئەمریکانە فتوحات زیاتر پەرەیسەند. چەند جارێک تەمەن لە سەردەمی ئەمریکانە هێرشکرا سەر قوستەنتینیە کە ئەستەمبولی ئێستاە، بەڵام نەیانتوانی با بڵێن فەتحی بکەن. دوای بەڵام لەولا ئەندەلوسیان لێ وەرگرتنەوە کە ئەسپانیا و پورتوغالی ئێستاە. طبعا سقلێ و کۆمەڵە دوورگای تریشە بوو هەر لەو بەینە هینکرا کۆتەژێر دەستی مسلمانان، مەغریبی عەرەبی هەمووی لەولا شۆتاوان بێتە خوارەوە بۆ جنوب شەرقی ئاسیا و تا نزیکی سین کەوتەژێر قەڵەمڕەوی مسلمانانەوە. دوای ئەوان طبعا دوای ئەوە لە سەدەکانی با بڵێن ئەتر لە زمانی پێش سەلاحەدینەوە
کە تقریبان نزیکەی 200 ساڵ ئەوروپا دەست کرد بە حملەیەک بە ناوی حملەی خاچپەرستەکان شەڕی خاچپەرست ناونرا شەڕی خاچپەرستەکان تقریبان ئەم شەڕە 200 ساڵی خایاند قودس ماوەیەکی زۆر لە ژێردەستی مەسیحیەکانە بوو ئەمە درێژەی کێشە طبعاً بەڵام لەو لاش و دەوڵەتی عوسمانی هەر وجودی هەبوو دوایە بوو دەوڵەتی عوسمانی هاتن کە دەوڵەتی عوسمانی هاتن ئەم جارە ئەوان با بڵێن اتجاهی شەڕەکانیان یا اتجاهی خۆیانیان گواستەوە لە مەشرقی عەرەبیەوە بۆ ئەوروپا ئەوە بوو لە تورکیا دەستیان پێکرد ئەستەمبوڵ و ئەمانیان لە کاتی محەممەد فاتحە فتح کرد دوایی چوونە بەڵقان ئەلبانیا و بۆسنە و هەرسک و کۆسۆڤە و ئەمانشیان لە دەستیان سندەوە ئەگەر کۆمەڵی هۆکاری داخلی نەبوایە شەڕی لەوانە مەسەن شەڕی سەفەویەکان و عوسمانیەکان احتمال هەبوو عوسمانیەکان بگەنە هەموو ئەوروپا بخەنە ژێردەستی خۆیان و هەموو ئەوروپا مسلمان بووایە بەڵام تر وجودی شەڕی کێشەی ناوخۆی لە پشتەوە شەڕی سەفەویەکان کارێکی کرد کە ئەو لەشکرەی کەچوو بوو بۆ هێرشکردن سەر ڤێننا و بۆ نەمساوانە بگەڕ بۆ محەممەد عەلی پاشا و شەریفی مەککە ئەمانەژە ڕۆڵیان هەبوو لە ئەوانە دوایی دێت ئەوە لە سەدەی 19 سەدەی 19 و ئەوانایە ئەمە باسی سەرتاکانی باڵێن سەدەی 16 و ئەوانەکەن ئەمانە طبعاً لە ئەوروپا شەڕی خاچپەرستەکان کاریگەریەکی زۆری هەبوو بۆ سەر ئەوروپا بە تایبەت کاتێک کە هاتنەوە تەمەن خۆیان لە فەڵەستینا و خاستە لەو شوێنانەی کە داگیریانە کرد دڕندایەتیەک و وەحشیەتێک و ڕەفتاری و ممارساتی نامرۆڤانەی زۆریانە کرد کاتێک کە مسلمانان ڕەفتار و مامەڵی مسلمانانیان ئەبین و خاستنی سەلاحەدین ئەیوبی چۆن مامەڵی لەگەڵا کردن و 36 ئەمیر بوو کەوتە ژێردەستیان تەنها دوانیان نەبێت کە سوێنی خواردبوو بەدەست خۆی بیان کوژێت چونکە زۆر ئەزێتی مسلمانانیاندا بوو ڕێگریان لە هینی حاجیان ئەگرت و خەڵکیان ئەڕوتانە و تعدایان لە قافڵۆشتیوا کرد ما باقیەکەیم و ئازاد کرد ئەوە بوو خەڵکە کەشی ئازاد کرد حتا قەشە و کینەکانیان بە ماڵ و سەر و سامانیان و حتا ڕێگەیدا هەموو زێر وەرچی هەن هینانە بوو قەشەکان بیان بن ئەمە لە ئەوروپا کاردانەوەیکی هەبوو لەسەر ئەوروپا ناچاریان کردن محاکمی تەفتیش دامەزرێنن دادگاکانی پشکنین دامەزرێن بۆ ئەو کەسانەی کە لە شەرقەوە ئەگەڕێنەوە بۆ ئەوروپا ئەوانەی کە مەدح و ستایشی مسلمانانەکەن و بە شانوباڵی مسلمانانە هەڵەدەن و ئەعجای بخوایان بە ڕەفتاری مسلمانان دەرەبڕن چونکە فەرقەکە زۆر بوو ئەو بووتر محاکمەوە بۆ لەو پێناوەدا قەشەکان طبعاً دەستیان کردە عملەیەکی تەشویه و تەزویری زۆر بۆ ئیسلام و بۆ پێغەمبەری ئیسلام و بۆ قورئان و بۆ پەیام ئیسلام یعنی ئەگەر کتێبین بخوێنی تۆ ئەمیل دەرمێغەم باسی هینەکات باسی حیات محەممەد عادل زیاتر کردوێتە عەرەبی باسێک لەو سەردەمانە چۆن هەوڵاندا ئیسلام ناشرین بکەن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زۆر ناشرین بکەن و لە بەرچاوی یعنی وەکو ئیبلیس و وەکو شەیتانە نیشانی بن ئیسلام وەکو درڕندە و وەکو تەخەلف و وەحشیەت و ئەوانە وەکو بەربەر نیشانیان بن هینی زۆریان هەیە قەسائید و با بڵێن شەعر و شتی زۆریان لەو بارەوە نووسیوە حتا وان وێنە کردبوو بە خەڵکەکانی خۆیانەوەت کە مسلمانان بتپەرستن و حتا مەسەلە بەڵێ دکتۆر ئەگەر ئەم هاوکێشەیە تا 1924 بەردەوام بێ واتە ئەوروپا ئەگەر ڕەوایەتێکی شەبێ لەوەی کەوا قەڵایەک لە هێزی سەربازی و کیانی سیاسی و سنووری جوگرافی مسلمانان هەیە کەوا شەڕەقۆچی لەگەڵا بکە بەڵام بۆچی لە دوای 1924 شەو کاتێکە مسلمانان هیچ پێگەیەکی سیاسی و سەربازی و جوگرافیشیان نەماوە تەنها ئەوەیەکەوە بیر و باوەڕێکی معنەویە لە دڵ و دەرونی شوێن کەوتووەکانیە قورئانی پیرۆز چەکی بەدەستەوە نییە پۆلیسی نییە تاوەکو بەرگری لە خۆشی پێ بکە بەڵام بۆچی ئەوروپا دوای نزیکەی 100 ساڵ هێشتا بەردەوامە لە ململانێ و لە دژایەتیکردنی ئیسلام لەگەڵەوەشان نە سەرکردەیەکمانەیە نە سوپایەکمانەیە نە وڵاتی سەربەخۆ ئەگەرمانە وێنەکە تەواوکەین طبعا ئەمانە قەشەکان با بڵێن پیانی ئاینی دوایەوە مستەشقین هاتن دوایەوە کە ئەم جارە حملاتی کە ثەورەی سناعی و هین لە ئەوروپا ڕوویدا ئەم جارە ئەگەڕان بە دوای
مستعمراتە بۆ بەدەستێنانی سەرفکردنی کاڵەکانیان و بۆ بەدەستێنانی کەرسەی خاو بۆ معمەل و شتەکانیان هێرش پەلاماری وڵات عالەمی ئیسلامیاندا کە پەلاماری عالەمی ئیسلامیاندا ئەم جارە پێویستیان بۆ بوو شارزای بی ئەو با بڵێن کۆمەڵگە و هینی مسلمانان ببن بە بەوردی بۆ کۆمەڵێک پیابوون کۆمەڵێکیان تەرخان بۆ مەبەستە پیان وتێ مستەشقین ئیشی مستەشقین دراسەکردنی واقع و با بڵێن واقعی حاڵی مسلمانان بوو کۆمە بۆ ئاشنابوون بە ئیسلام و بۆ ئاشنابوون بە کۆمەلگەی ئیسلامیەکان و بە مسلمانان ئەمانە ئەترەمە یان با بڵێن مستەشقین ئەو مەرحەلەیە تەواوکەری هینەکان بوون تەواوکەری قەشەکان بوون بۆ تەشویقکرد ناشرینکردنی ئیسلام و هەندێکی تر دوایی وردە وردە مەوازعی بابەتی هاتە پێشەوە کە علمیەت و بابەتێتی بوونی زیاتر پێوە دیار بوو لە دراساتی مستەشقینە مقدارێک ئینسافی ئیسلامی کردووە ئەیناگەر بگەڕێتەوە بۆ بدایەت هەمووی بریتە لە تەشویق لەو شتانە ئەمان کاتونەتە کە هاتنە عالەمی ئیسلامی دەوڵەتی عوسمانی یەکێ لە شتە ڕێگرێکی گەورە بوو لە بەردەم بەدەستێنانی مەبەستەکانیان لە داگیرکردنی وڵاتان و لە بردننی با بڵێن خێر و بەرەکات و هینی ئەم وڵاتانە لەبەرەوە ئەبواە ئیش بکەن بۆ ڕوخاندنی ئەوە تەمەن هەوڵێکی زۆریاندا و بە هینێکی زۆر بە جۆدێکی زۆر لاخیرا توانیان لە ڕێگای کەمالەکانەوە دەوڵەت خلافی عوسمانی لەناو بەر ئەمجارە قۆناغی ئستعماری حەدیث دەست پێ ئەستعماری تازە کە لەم وڵاتانە بوو ئەمیشیان طبعاً گەلان ڕازی نەبوون بە ئستعمارە لە بەرەنگاریانە بوونەوە دراسی وەزعەکان کرد سەیرەکەن هۆکاری سەرێکی بەرەنگار بوونەوەی دەسەڵاتی داگیرکەر بریتە لە ئیسلام و لە پیاوانی ئاینی بۆیە هەڵسان بە دانانی پرۆگرامێک و منهەجێک بۆ وڵاتانی عالەمی ئیسلامی بۆی ئەو هینە بکوژێنەوە با بڵێن ئەو ڕۆحێتە بکوژێنەوە لە ڕێگەی لاوازکردنی پێگەی دین لەناو ئەم کۆمەلگانە و فعلەن تا مقدارێکی زۆر سەرکردلامووی گرنگترەوە بوو دوای خۆیان دەسەڵاتی سەقافی و فکری و سیاسی و عسکەری و هەموو ئەمانیاندا دەست ئەو کەسانەی کە لەسەر هینی خۆیان پەروەردەیانکردن و ئەوانەی کە پیانوتی ئەلمانیین یا پیانوتی حەداسین ئەلمانیەکان ئەوانەی کە کەوت نەژێر کاریگەری حەزاری غەربیەوە و ئەوانەی کە بە دوو شت ڕازی بوون هەم بە حەداسە هەم بە هەیمەنەی غەربی بەڵام ئیسلامیین بەعام ئیسلامیین هیچ کام لەو دوو سفتیان تیانە بوون نەڕازی بوون بە حەداسە نەڕازی بوون بە هەیمەنەی غەربی لەبەرەوە مەجبورن ئەمە وەکو کۆسپێک لە بەردەمیانە بەردەوام هەوڵ بن لە ڕێخوانی لابن ئەمە طبعاً مامەڵی غەرب لەگەڵ مسلمانانە و لەگەڵ ئیسلاما خاصەتەن لە بینی مەد و جەزرایە ینی جاری وایە مەسەلەن تۆ ئەگەر لە هەشتاکانە تەماشا بکە لە جیهادی ئەفغانیا یان عالەمی غەربی هەمووی بەجارێک بە شان و باڵی مجاهدینی ئەفغانیا هەڵەدا بە ئوسامە بن لادن و بە عەبدوڵڵا عەزام و یەکێ لەوانەیە شاه سەلمانی سعودی ئەو وەختە ئەمیری ڕیاض بوو ئەو منەسقی یا با بڵێن ئەو سەرپەرشتی دروستکردنی حەملات توینی عەرەبیەدا بۆ ئەفغانستان لە وڵاتانی عەرەبیەوە هاندەرێکی سەرەکی بوو بۆ شتە جەریدەکانی ئەو سەردەمیان بخوێنی تو هەمووی شایدە لەسەر وەزع بەڵام دوای سەپتەمبەر دوای یانگزەی ئەیلول ئەتوانی بڵێ وەرچەرخانێکی تر وەرچەرخانێک ڕوویدا و بە تایبەت دوای خۆی نەک سەپتەمبەر ڕاستیتوێت لە دوای هەرسێنانی اتحادی سۆڤێتی تقریبان هەرسێنانی اتحادی سۆڤێتی هاوکات بوو لەگەڵ هینە با بڵێن هاتنی تالیبان ئەوانە لە هەمان کاتا بوو ئەبینی ئەگەر سەیری ئەدەبیاتی ئەو سەردەمەی ئیتر غەرب بکەی ئەم جارە اتحادی سۆڤێتی وەکو دوژمنێکی تەقلیدی بۆ غەربی ئستعماری یا غەربی لیبرالی یان سەرمایەداری لە ناوچوو ئەم جارە ئەگەر کتاباتی هانتینگتۆن بخوێنیتەوە صراع الحەضارە لەو سەردەما دەرچوو باسیەوە کات کە ئێستا تر کە خەتەری سوور کەنەما ئەم جارە سەرەی خەتەری سەوزەکە مەبەستی ئیسلام بوو لە کتاباتی فۆکۆیاما
اینجا بیرە نەچێ قزەی ئیسرائیلیێنانی ئیسرائیل بۆ ئەم منطقەیە ئەمە شتێکی ئەگەر دراسات زۆر کرا لەسەر ڕاهەندی هین ئاینی لە سیاسەتی دەرەکی ئەمریکا و غەرب بەتابەت ئەمریکا ئەمڕۆکە کە با بڵێن ئیمپراتۆریەتە و ژینی سەرۆری عالەمە لە ڕووی مادیەوە لە ڕووی سەقافیشەوە طبعاً چاندنی ئیسرائیل لە ناو جەرگای عالەمی ئیسلامی و ڕەفزی عالەمی ئیسلامی و ڕەفزی موسڵمانانی بەردەوام بۆ کیانی ئیسرائیلی ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە هەوڵ بدەن کە زیاتر محاربەی ئیسلام بکەن و زیاتر محاربەی تەیاری ئیسلامی بکەن بۆ نەیهێڵن بگاتە دەسەڵات زۆر باشە لەم شوێنانە. دکتۆر بێگومان ئەوروپا و ئەمریکا سەرکەوتوو بوون لە ڕوخاندنی بلۆکی سوور تەنانەت بەونە نزیکەی 74 ساڵ توانی ئەو دەوڵەتە زەبەلاحە لە 1970 تا 1991 درێژەی هەبێ و توول بکێشێ. ئایا ئەوروپا بۆ منە لە ڕێی ئیسلامۆفۆبیا و ئەم هەموو ترسەی کە لە ئیسلام هەیەی پێت وایە ئەوروپا ئیسلام وەکو یەکێتی سۆڤێت بڕوخێنێ؟ ئایا ئیسلام وەکوڵێ ئەوەی تێڕێتی ئەچێکەوە ئیسلامیش هاوشێوە یەکێتی سۆڤێت کۆتایی پێبێت و ئەوروپای دی مەدانەکەی بۆ تەخت بێت و هیچ بربەست و دژمنێکی نەبێ؟ ناتە ئەمە تەسەور ناکەین چونکە یەقینم هەیە من شخصی یەقینم هەیە کە ئەویان بۆ ناچێتە سەر بێلەوەی کە کۆمەڵ ئاياتی زۆرمان هەیە باسیەوە کات ئەحادیثی پێغەمبەر زۆرمانی صلی الله علیه وسلم ئاماژە بەوەدا کە لە کۆتایی پێش قیام ساعە شەڕێ لە بینی مسلمانان و جوولەکە ڕووەدا بالمناسبە جوولەکە خۆشیان باوەڕیان پێێتی حتا ئەو مەسیحیانەی کە پرۆتستانتن و کەوتنەتە ژێر کاریگەری توراسی جوولەکەوە ئەوانش باوەڕیان پێێتی لەبەرەوە ممکن نییە خواشە فەرمێ یوریدون لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەم ئیسلامەگاتە کەس نامێنێ ناوی نەبیستێت. یعنی کۆمەڵە مبەشرات و ئەحادیث و ئاەتی زۆرمان هەیە کە باسیەوە کات کەم ئیسلام ممکن نییە لە ناو بچێت چونکە ئاخر پەیامی خۆی سبحانه وتعالى. اینجا ئەوەی کە ئەیبینین یعنی لە عالەمە بەڵێ ممکنە بۆ ماوەیەک هینێک بکات بۆ مایەکی کاتی کەمێ دوای بخات کەمێ بەربەز بخاتە ڕێگە بتوانێت بەرز بخاتە ڕێگای بەڵام ئەم دینە وەکو پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم کەلمەطەری لا یدرا ئەوەلو خەیر ئەم ئاخره. يعني لازم لبريكا لشونكو هلا توقف سر دري بخيالي كسانات بو كتابي كي هاملتون جيب بجداري كان مستشرقين وسويتي وجهة الإسلام وذر الإسلام وجهة الإسلام أي بيان بمعنى هنا يعني إسلام بروكو وجهة الإسلام. أما السياكانا نسيانا لو كانت دراسات مجتمعات إسلامية طبعا دواي روخاني خلافة عثماني پێشبینی ئەویان کردووە بەو شتانی کە کردویانە و ئەیکەند بەو بەرنامانەی دایانناوە جارێک تر مسلمانان یعنی کیانێکیان بۆ دروست نابێ مەگەر هین بێت مەگەر شتێ پێشهاتێک بێتە پێشوە لە چاڕوان کراو نەبێ. طبعا ئەوە بوو ئێشتا عینەکانیان ئەتوان بڵێ حیبرەکانیان وشک نەبوو بووە حرەکەی خوان مسلمین سەریاڵدا لە مسرە. حرەکەی خوان مسلمین طبعا دەوری کاریگەری هەبوو لە زنوکردنەوەی ڕۆحی متمانە بەخۆبوون و ناسینی حەزارەی غەربی لەسەر حەقیقەتی خۆی کە حەزارەیەکی مادیە حەزارەیەکە حساب بۆ خواناکە حەزارەیەکە حساب بۆ قیم زۆر قیمی ئیسلامی قیمی ئینسانی مەسەن مەسەلەی تەهارەت و مەسەلەی عیفەت و ئەو جۆرە شتانە ناکە حەزارەیەکە لە مادیە زۆر هین بووە ڕۆچووە. لەبەرەوە ئەگەر کتێبی هین بخوێنیت و کتێبەکان شێخ مستەفا سەبری ئاخر شێخ الئیسلام ئەوەی تورکیا طبعا هو لصالي كان تشوبوا مصر لا مصر مفكرين وحتى علماء اسلامي مصر بيشوازان لنا كرد لا بيستكانا كاتي صالاني دوش حرب عالميه كم الو كاتانا تشوبوا مصر بوشي چونكا همو هالخلطاون بكمالات اتاتورك ما زين كمالات اتاتورك مجدد كي قوريه وجاري كثير حتى شوقي كشعرك الله باسی خالدی عربەکە ئەو خالدی تورکەکە کە مستەفا کەمال ئەشبێنێ بە خالدی عرب و شعرێکی زۆری لەسەر ئەڵێ بێ لە عولەما یعنی مفەکرین عولەما هەمویان دینەکەن مستەفا سەبرێتیان بگەێنێ کە مستەفا کەمال ئەمە داردەستێکی ئەوروپیە ئەم ئەلمانی بلادینی ئەوە خندەوە زارە ئەلمانی نەبوو زارە لادینی هەبوو
ئەم لادینیانە زۆر لە لادینیەکانی غەرب لۆ زۆر لە غەربیەکان بە پەرۆشترن بۆ لێدانی ئیسلام کەس قناعەتی ناکرد یعنی ئەگەر تەماشای ئوستەدەمە بکەیت و کتێب بخوێت و حاڵەتێکی یەئس و بێئومێدیەک و هینێک باڵی کێشا بەسەر عالەمی ئیسلامی هاتەوە تۆ بێنە بەرچاوی خۆت ئێمە تەبەن ئەم ئێستا شتێکی وا باڵی کێشا بەسەر عالەمی ئیسلامی دوای ڕەبیع العەرەبی دوای بەهاری عەرەبی بەهاری عەرەبی شتێکی واش نەبوو یعنی چەند شۆڕشێک بوو سەری نەگرت بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆت خلافەتێک سەڵتەنەتێک کینێک کە باڵی بەسەر عالەمی ئیسلامی کێشا بوو ئەگەر بە مادیش نەبوایە بە وجودی فعلی بەڵام بە معنەوی خەلیفە یعنی هەر قسەیەکی بکردایە هەموو مسلمانە لەم شوێنێک گویان لێگرت ئەمە لە کاتێکە لە ناوچوو وجودی نەما تووشی ئەحباط و بێئومێدیەک و هینێکی زۆری مسلمانانی کرد تووشی ئەحباطێکی زۆر بوون بەڵام بینی دوای ئەوە وردە وردە حرکە سەحوەی ئیسلامی سەری هەڵدایە و ئەم جارە لە ناو وەکو محەممەد قوتب باسەکە لە ناو چینی خوێنەوارە ئەوەی کە بەلای ئەوانە مفاجئ بوو سەحوەی ئیسلامی لە ناو جامیعاتی مەدەنیە ئەو جامیعاتانی کە ئەوان دایان نابوو بۆی وازعی هەستی دینی لاوازکەن تێیدا لە ناو کولیاتی هەندەسە و طب و ئاداب و مەسەلەن سەیدەلە و علوم و ئەو جۆرە کولیانە ئەبینی سەحوەی ئیسلامی سەری هەڵدا خەڵکانێک هەم لە حەزاری غەربی تێگەیشت بوون و هەم لە ئیسلام تێگەیشت بوون لەبەرەوە سەرکەوتن لەوەی کە بتوانن ئیسلام هین بکەن بە چۆکا بێنن ممکن نییە یعنی چووکە ئەم ئیسلام خۆشیان ئەزانن یعنی ئەم ئیسلامە بە ماردی خەوتووی ناوە بن بە عیملاقی خەوتووی ناوە بن یعنی بەو هێزە زەبڵا خەوتووە کە هەموو جارێک ئەیانوێ زیاتر دەرزی خەوی لێبن و هۆشینێتەوە و خەبەری نەبێتەوە ئەوان هەموو بیرمەندانی غەربی سیاسینی غەربی و خاستن مەراکزی بەحوس ئەوان لە غەرب لەسەر مەراکزی بەحوس سەنتەری توێژینەوە کارەکەن سەنتەرەکانی توێژنەوە بوو باسیەوە کرد کەم ئیسلامە هێزەکەی لەناو خۆیەتی بە عەقیدەکەی بە تەسەوراتی بەو تێڕوانینەی بۆ کەون بەو تێڕوانی بۆ ئینسان بۆ ئەو ناحیە ڕۆحیەی ئەم ڕەبتکردنی بینی ڕۆح و جەستە و ئەمانە ئەم تەکاملەی کە لە ئیسلامە هەیە لە بینی ڕۆح و جەستە و لە بینی عەقڵ و ڕۆح و دڵ و ئەمانە و لە بینی حەیات و ئاخرەتا و لە بینی پێداویستەکانی مادی ژیان و لە بین پێداویستەکانی ڕوحا ئەمانە یعنی با بڵێن عناسری قووەن ڕەگەزی هێزن لە ناو ئیسلامە هەموو کاتێک ئەگەری ئەوە هەیە بەس کەسێکە بێ مسلمانە بەبیر بێنێتەوە زۆر باشە دکتۆر ئیسلام هەر تەنها لەم چوارچێوەی هێزە معنەویە بەبێ بوونی کیانێکی سیاسی و سەربازی و ئابووری و جوگرافی و ئەوروپاش لەگەڵ ئەم هەموو ئیمکاناتە ئابووری و مادیە و ئەم هەموو دەوڵەتە زلێزە بە چەکی زۆر پێشکەوتووە ئایا ئیسلامۆفۆبیا مەبەستم لە ڕۆ معنەویەکەوێ دەتوانێت بێتە ڕێگر لە بڵاوبوونەوەی ئیسلام بۆمنە زیاتری ئیسلام لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتە ئایا ئیسلامۆفۆبیا وای کردووە کە خەڵکێک بۆ منە زیاتر بپرینکێتەوە لە ئیسلام و دوورکەوێتەوە لە ئیسلام تەنها وەکو لایەنە معنەویەکەی لە دڵ و دەرونی تاکەکانیە خۆ بێگومانیان تەسیری هەیە ئەگەر کاریگەری نەبێ بەڵام ئەوەیە کە وەکوتم سەرتا ئاماژە یعنی ئەگەر بووە ئەم هەموو مفەکرینی ئیسلامین هەمووانەیە کە دراسی ئەم ململانەی غەرب و دوژمانی ئیسلام بەرامبەر ئیسلامەکەن ئەڵێن ئەم ئیسلامە هەر ئەم ئیسلامەیە بەرگەی گرتووە تۆ سەری کەسە لە عالەمە هێرش بۆ سەر چی ئاینەکە کرێت هەچ ئاینی هەرچی بۆ ئاینی وا هەیە ئەوە تافهە یعنی ئەوە بێبنەمایە ئەوە نائینسانیە ئەوە شەرمئاوەرە باسی بکەیت کەس باسی ناکە بەعکسەوە شوێنکەوتوانی محتەرەمن ڕێز لێگیراون بەهین تەماشاکردن تاقە ئاینێک کە لە هەموو عالەمە ئەمڕۆ کە هێرشێکی زۆر لە سینەوە بۆ ئەمریکا لە ئوسترالیا بۆ ئەمریکا لە غەربەوە بۆ شەرق لە ناو عالەمی ئیسلامیە لە سەر دەستی حکامی عالەمی ئیسلامی کە ڕازی بوون بە حەداسە و بە هەیمەنی غەربی ئەوەنەی ئیسلام محارەبە ئەکرێت هیچ ئاینێکی تر محارەبە ناکرێت هەموو لە نەگەر بێت و ئەم هینە کێوێک بووە لە بن هاتە بێستە ئەم ئاینە بەڵام تەنها قووەتی ئەم ئاینێ هێزی ئەم ئاینەیە کە بەرەنگاری ئەم هەموو با بڵێن ئەم هەموو هەڕەشە و ئەم هەموو دژمنایەتی و ئەو هەموو هێرش و هێرشی مادی و معنەوی بە هەموو شێوەیەک ئەسڵەن ئەو هێرشەی ئەکرێت سەر ئیسلام لە ڕووی با بڵێن سەقافیەوە یا لەسەر شاشەکان و لە ڕێی ئیعلام و لە ڕێی ئەدەب و لە ڕێی سەقافۆینەوە
بۆ سەر هیچ ئاینێک ناکرێت. ئێستا کتێبێکم لەبەرسە لەم معرزە کریم سوورەت الئیسلامین عەلە شاشە، هی توێژەرێکی مسیێ بەناوی ئەحمەد سالم. ئەگەر بیخوێنیتەوە یعنی چۆن هەوڵ ئەدرێت لە ڕێی شاشەوە، چکە خۆی ئەڵێ قسەیەکیانەیە خوان ئەڵێن ئەوەی عەقڵ ئەوەی چاو ئەیبینێ و گوێ ئەیبیستێ عەقڵ باوەڕی پێهێنێت، عەقڵ باوەڕی پێکە. یعنی یانوێ شاشە بەکاربێنن وەخاس مصر طبعا دەورێکی زۆر سلبی بینیوە لەو ڕووە لە عالەمی عەرەبیە، ئەفلامەکانی عادل ئیمام خاصەتەن. آخر فیلمی جەماعە مەسەلەن لەسەر وابزانمی مخرجێکە بەناوی وحید حامد، یەک دوو مسلسلەی فەخرانی دەوری تیا بینیوە. ئەمانە یعنی ئەیانوێ سینەما بەکاربێنن، شاشە بەکاربێن، چوە خۆیان زانن کاریگەری چونکەڵێ شاشە وا لە ئینسانەکە ئەوەی لە ناو ئەوەی سەیرێکە ئەوەی لە ناو شاشەکە ئەیبینێ کەیەتە دەرەوە زانێت دەرەوە بەردەوامێتی ناو شاشەکەیە، یان نازانێت کەەوە شتێکە نووسراوەتەوە یا بیری ڕۆمان نووسێکە یا نووسەرێکە مێژوو نووسێکە ئەو نووسێتەوە سینار حوار نەفرێ داینەوە شەرنێ لەگەڵ واقعا هین بێت یەک بێ. بەڵام دوات لێ دێتوە سا مەسەلەن سەیری کاریگەری مسلسلە تورکیەکان کە لەسەر عالەمی ئیسلامی و لەسەر ئەخلاق، لەسەر کۆمەڵگە، لەسەر خێزان، لەسەر ئافرەت، یعنی ئەمە سەیری لێدی یعنی چۆن ئەتوانێت شاشە ئەبە شێوەیە گۆڕانکاری لە ناوی ناوی لەبەر ئەوان ئەوە زان دەوری ئیعلام ئەزانن ئەمڕۆکە ئەو حملەی لەسەر ئیسلامە لێ ئەترسن لەگەڵ ئەوەی کە غەرب طبعاً وەکو پێم وتیتەوە باسێەوە کە ئیسلام هێزیشی نییە لێ ئەترسن، لێ ئەترسن غەرب طبعاً بتوێنێتوێ خۆیان بە مەسیحی ئەزانن. لێرە مشکلەکە لەوایە کە باسی حەق و باتڵ ناکەن، یعنی نایەن دراسەیەوە بکەن کامە حەقە و کامە باتڵە، یا تووشی حاڵەتێکی خۆ بەزلزانین و ئستەعلا هاتوون پێ سپیەکان سپی پێستەکان کە حەزارێ خۆ چووکە لە ڕووی مادیەوە پێشکەوتون، لە ڕووی تەکنۆلۆژیاوە پێشکەوتون. ئەمە وای لێکردون وا هەست بکەن کە خۆیان لە هەموو ڕێک و باڵاترن لە خەڵکی تر. لەبەرەوە ئاینێک کە لە وڵاتانی دواکەوتووە بۆیان بێت بەلای ئەوانەوە کە ئەمە شتێکە لەگەڵ مەقامی ئەوان و لەگەڵ هینی ئەوانە ناگونجێت و ئاینێکە بۆ ئەم هەزار وای یعنی ئێستا یانوێ لە عالەمە یان لە ڕێی شاشەوە بەعربی پێوتێ سوورە نەمەتیە، یانوێ شێوەیەک بۆ ئیسلامیین دابڕێژن ئەتر هەرکەوت ئیسلامی بەبێ ڕەچاوکردنی جیاوازیەکانیان لەو پەڕی توندەوە بۆ ئەو پەڕی شل بەس دووشتی قبول نەبوو بێت، هەیمەنەی غەربی قبول نەبوو بێت لەگەڵ حەداسە مۆدێرنە مەبەست لی قیەمەکانی حەداسە کە ئەمڕۆ مەسەلەیەک لەوانەیە مەسەلەی جنسی هاوڕەگەزە، مەسەلەی جێندەرە، مەسەلەی یعنی تەماشانەکردنی دەقەکانە بە پیرۆز تەماشا نەکردنی دەقەکانە وەکو قورئان و سنە و ئەمانە مقیەمی حەداسن. هەر فئەتێک هەر کۆمەڵک بۆ ئەو دووە ڕازی نەبێت ئەوان محارەبەیەکەن و لە دائیرەی ئەتر هەرچەندێ هینیش بێت لە دایرەی ئرهابا دائێنن. ئەوان سیاسەتێکیانەیە پێوترێ لە ڕێی ئیعلامەوە شەیطانەت الآخر، شەیطانەت یعنی مقابل بکاتە شەیطان، مقابل وا لێ بکات ئەتر یعنی هەموو خەڵکی بێت بەرپارانی بکە کەس مویە لە گیانی نەجوڵێ، کەس شعوری ئینسانی نەجوڵێ، یعنی وات لێکە زۆر ناشرینت بکات، زۆر قێزەونت بکات، وات لێ بکات کە ئەتر هەموو خەڵکی ئەگەر ئەو دارێکی لێبا خەڵکی بڵێ زیاتری لێبە. ئەیانوێ هەموو هینەکانیان بەم ئاراستایە کە ئیسلامین ئەوانەی کە ئەو دوو شەرتیان تیانە هەمویان بخەنە ئەو قاڵبەوە لەو پەڕی تندەوە کوتم تا ئەو پەڕی معتەدل. دکتۆر بۆچی نەڵێن کە جەناب پێشرا ماشەر بۆ کرد جاری وا هەبووە 200 ساڵ موسڵمانان لەژێر وەکوڵێ زەبر و زەنگ و توندوتیژی ئەوروپا بوون، بۆچی نەڵێن ئەوروپا لە ئێستاە ئەم ترسی هەیە و ئەم ئیسلامۆفۆبیا داهێناوە ترسی لە هاتنەوەی هەیە نەک لە ئێستای کە بوونە موسڵمان لە ئێستایا شمشێری بەرەو ڕوو بەرز کرد بێتەوە، چەکی بەرەو ڕوو بەرز کرد بێتەوە، بەڵکو ترسی لەو هاتنەوەیە هەیە کەوا لە مێژوو شاخۆیان ئەیخوێنەوە کە بەو نەجاری وا هەبووە نامە ئەنێرنەوە بۆ فێردێنان دی پادشای ئیسپانیا ئەڵێ خوێنی موسڵمانمان ئەوە نەڕشتووە تا ئەژنۆی ئەسپەکانمان هاتووە، بەڵام سەرنجام هەر موسڵمان سەرکەوتێتەوە بە سەریانە تاریخی کوڕی زیادە، سەلاحەدین ئەیوبیە، محەممەد فاتح و کۆمەڵی خەڵکی دیکە. بۆچی نەڵێن ئەم ترسی ئەمڕۆ نییە کەوا
ململانێ و هێرشیان کاتە سەر بەڵکو و ترسی هاتنەوەی 100 ساڵ و 200 ساڵی دیکەیە. نەخۆی بە تاکید ئەوە نیە بیشارنەوە خۆیان هەموو بیرمەندانی ئەوروپی با بڵێن ئەوانەی کە چاودێرانی با بڵێن سیاسی و چاودێرە ئەوانەی سنتەرەکانی توێژینەوە هەموو باسیەوەکەن کە ئەم ئیسلامە حتا هەڕەشە یعنی هینە هۆشیاری ئەدەن لە ئەوروپا هۆشیاری ئەدەن کە ئەگەر بێت و لە چێ ترس مەسەن لە ئەوروپا تەمەنەوە ئەم دەرگای هیجریان کردوێتەوە بۆ ئەوروپا خۆیان مەبەستیان تواندنەوەی مەبەستیان زیاترەوە بوو پێگەیاندنی خەڵکانی موسڵمان لەسەر دەستی خۆیان کە معجەبن بە حەزارەی غەریب بیان گێڕنەوە بۆ وڵاتانی خۆیان بۆی دەوری ئەوان ببینێت لە وڵاتانە بەڵام شتەکە عکسی بوویەوە ئەوەی کە ئەوان وەکچۆڵن قەلەبە سەحر عەلە الساحر ئەوەی کە ڕوویدا پێچوانەی پێشبینی ئەوان بوو مسلمانان زۆرێکیان توانێت احتفاظ بە ناسناس و هەبێ خۆیانەوە بکەن و دەست بکەنەوە بە داعوە لە وڵاتانی ئەوروپا و خەڵکانێکی زۆر ببنە مسلمان و اینجا خۆشیان ببنە جیلی دووەم و جیلی سێم سەکاتە جیلی چوارەم تر لە ئەوروپا لە غەربە نیشتەجێ بوون ئەمانە بوون بە هاو نیشتمانی ئەو وڵاتانە ئەمانە تەمەن جیاوازیان لە غەربەکانەوەی کە ئەمانە زەواج و شتیان لە ناوایە تەقالیدی ئیسلامی و بەها ئیسلامیەکان ڕەچاوەکەن ژن خوازی و مناڵ بوون و ئەمانە بۆ خۆزانە بڕۆ کە لە ئەوروپا و شتانە نەماوە حتا فەرەنساڵێت دێی وایە یا شاری وایە بە ماوەی چەندێک وڵاتێکی تیا تەزیل ناکرێت ئەمان هۆشیاری ئەدەن بیرمەندانی ئەوێ هۆشیاری ئەدەن کە ئەگەر ئەم ئاوا بەردەوام بێت ئەوروپا ماوەیەکی کەمی ماوەیەکی کەم بڵێ مەسیحەکان ئەبنە کەمینە و مسلمانان ئەبنە زۆرینە و مسلمانانێنە سەر حکم ئەمە بۆچی ڕقیان لە ئیسلامە ئەمە ئضافە بۆی کە یعنی ئەو حملە تەشویهەی کە لە کۆنەوە کراوە لەسەر ئیسلام پیاوانی ئاینی کردویانە قەشەکان و دوایش مستەشقین دەوریان تیابینیەوە دوایش سیاسەکانوانەیە کە مەبەست با بڵێن مەساڵحی سیاسیان وا ئەخوازێ دژایەتی و دژمنە مسلمانان بکەن ئەمان هەموو کارێکیان کردووە کە خەڵکی بە ئاسانی ئیسلام قبول نەکات تۆ یعنی ئەم خاستن ئەم حملەی ناشنکرە و ئەمەش بۆ ئەوەیە یعنی وەکو چۆن لە کاتی خاچپەرسەکانە ئەو حملەیان دەست پێ کرد بۆ ڕێگریکردنی مسلمان بوونی ئەوروپیەکان لە هەمان کاتە ئێساش بۆ ڕێگریکردنی مسلمان بوونی مسلمانانە و ڕێگری کرد و کارێک بکەن کە ئەوانەی کە ئیسلام مسلمانان و ئەچنە ئەوروپاوی نەبن دەستبەرداری ئاینەکان ببن و نەتوانن دەستی پێ بگرن نەتوانن داوای بۆ بکەن و شانەزی پێ بکەن و داوای پێ بکەن بۆ ناو خەڵکی یعنی لە چەندین ڕوویە لە مستەقبەلە ترسن بەڵخوان بێ لەو مەساڵح بەرژەوەندی کاتەکانیان ئەوەی ئێستایان یعنی ئێستا ئەمان ئەم وڵاتانی خۆمان ئەگەر دەستیان بەسەرەوە نەبێ ئەگەر بێت و خۆیان دەستیان بەسەرەوە نەبێ نەکەن ئەو دیموکراتیەتە بەرپا بکەن وەکو مصری لێت وەکو جەزائیر وەکو تونس ئیسلامین سەرەکەون بەڵام بینی لەگەڵەوەشە کاتێتە سەر ئیسلامین هەموو ئینەکانیان هەموو بەهاکانیان ژێر پێخەن و بەلاوێ ئەنێن و دامی دیکتاتۆرەکانەکەن و پشتگیری عسکەر و ئەو شتانەکەن ئەو قسەکەیە تەواو یعنی لە داهاتووە ترسن زۆر باشە دکتۆر بێگومان نەزانین ئیسلامفۆبیا بەرهەم و چەمکی ئەوروپیەکانە یان بەو نەزادەی بیر و ئەندێشە بیرکردنەوەی ئەوروپیەکان لە ئیسلام بەڵام لە ڕۆژهەڵاتی خۆشمانە کۆمەڵێ لە داردەستەکانی ئەوروپا هەن شەو ڕۆژ کارەکەن بۆ پاکتاوکردنی ئیسلام ئازادانی مسلمانان ڕێگریکردنی مسلمانان تەنانەت لە نووسینیان لە کتێبیان لە تەنانەت دەرس خوێندنی قورئان و زۆر شتی دیکەشیان ئایا ئەمانەش ئەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەر ئەچنە خانەی ئیسلامۆفۆبیا و توانین وەکو ئیسلامۆفۆبیا حسابی بۆ بکەین ئەنە بە تاکید ئەمانەی وڵاتانی عالەمی ئیسلامی کەسانێک نەمویان ئەو دویان قبول کردووە کوتمە هەیمەنەی غەربی یان ملکەجبوون بۆ غەرب و قێم و هینی حەداسە و ئەمریکا گەرتووە مؤتەمەراتی ئافرەتانەوەی پەکین و مەسەلەن کۆمەڵە مؤتەمەراتی ئافرەتانە کرێت مەسەلەی گیاندەر و شتانە باسەکرێت یعنی ئەمریکا سەقافەیەکی ئەمریکا سەقافەیەکی زاڵی بکە قێمێک و بەهایەکی خۆی هەیە کە پێوتە حەداسە زاڵی بکە بەسەر بڵای بکاتە بەسەر هەموو عالەمە حتا عولەمە فکری عولەمە پێیا بوو عولەمەی ئەمریکی حتا هەندێک لە دۆلی ئەوروپیش مقاومەیانە کرد عولەمە یعنی ئەویست بەهاکانی ئەمریکا بەسەر هەموو عالەمە زاڵ بکات
و جۆرج بۆش بە سەریحەی وت یا لەگەڵمانە یا دژی ئێمەی هی نییە لەو بینات تۆ بتوێ سەر بەخۆبی یا سەر بە ئێمە یا دژی ئەگەر سەر بە ئێمەی ئەوە شتەکانمان قبولەکە ئەگەر قبولی ناکەوت دژ بە ئێمەی ئەوە بۆمان هەیە محاربەت بکەین لە عالەمی ئیسلامیە ئەمڕۆکەدار دەستەکانی غەرب ئەلمانیەکان لادینیەکان یعنی خۆی گوناه پێیان بێتە ئەلمان لە حەقیقەتە لادینیەکان زۆر بە پەرۆشتر زۆر بە با بڵێن زۆر بە لێبراوانەتر دژایەتی ئیسلامەکەن لە عالەمی ئیسلامیە بۆ لێرە چونکە خەتەرەکە نزیکترە لیانەوە چونکە ئەگەر ئەو دژایەتیان نەکەن ئەگەر ڕێگریان لێ نەکەن ئەگەر حڕیات بن بەرژەوەندەکانیان نەکەوێتە مەترسیەوە ئیزافە بۆی خۆیان یعنی لە ڕووی ئایدۆلۆژیاشەوە ئینسان هەڵگری هەموو ئایدۆلۆژیایەک حەزەکە ئایدۆلۆژیاکەی خۆی سەر بخات لە ئایدۆلۆژیایەکیان پێ دژ بە ئیسلام ئەیانوێ بەرپای بکەن ئەوش بە کێ ڕێگل لە بەردەمیانە ئیسلامیەکانە بە هەموو تیارەکانی بۆیە یانوێ ئیسلامێک دابێنن ئیسلامێک بەرهەم بێنن ئیسلامێکی سلبی تاکە کەسی وەکو چۆن لە ئاینداری بۆ خۆت و ئوموری مجتەمع و کۆمەڵگە و دەوڵەتین بۆ لێگەڕێ بۆ کۆمەڵگە خۆی یان بۆ دین بۆ تاک و دیموکراسی بۆ کۆمەڵگە مەزەمەیە کێکە لەو شیعرانێکە ئیشی لەسەرکەن دابڕان مەسەلەن بۆ دابڕین ئەم دابڕانەیە کە بە سەریحی لە کوردستانە ناوی دابڕان بۆ دابڕینی کورد لە ئیسلام لە هەموو عالەمی ئیسلامیە لە تونسا لە تونسا لە شەستەکان و دەستیان پێ لە حەفتاکان و دەستیان پێکرد تەجفیف مەنابع الدین وشکردنەوەی سەرچاوەکانی ئاینداری لە بەعسیەکان لە عێراقا لە حەفتاکانە ڕیاض ساڵحین دەست ناکەوت کاتێک کە تارق عەزیز وەزیری سەقافە و ئیعلام بوو ڕیاض ساڵحین دەست ناکەوت بۆ کتێبێکی ئیسلامی دەسەکەوت دوایی وردە حزبی سەدام کە هین بوو کەوتە شەڕ لەگەڵ ئێرانە و لەگەڵ غەربە ئەمانە کەمێ ڕێگای هین کرد و حملەی ئەم جارە خۆی حملە ئیمانی دەست پێ کرد ئەمە یعنی لە عالەمی ئیسلامیە زۆر بە خەستر ئەم دەورە ئەبینرێت بۆ لێدانی ئیسلامین و بۆ بە شەیتانکردنی ئیسلامین من ئەو دوێنێ ئەرگۆم لە کابرای کوردەیە لەسەر ئیخوان مسلمین شتێکی بڵاو کردوت و نازانم کێیە لە پیجێکە یعنی ئەگەر باسی ئیخوان ئاوا بکەی ئەبێ باسی قاعدە و داعش و ئەوانە چۆن بکەی ئەبێ باسی حرەکە سەلەفیە جیهادەکانی تری مەسر و ئەم شوێنە مەغریبەوانە چۆن بکەی گەر تۆ ئیخوانێک کە 3000 کەسیان لێ کوژێ لە مەسر نزگەی 50 بۆ 100,000 گیراوە لە ڕەتفەلا نەفەرێکیان نەکوشت هەشتار پێیان بڵێ ئیرهابی ترابێ بەکی ڕازی بی تۆ یعنی حملەکە لەسەر ئیسلامین زۆر قورسە ڕاستەکەی لە وڵاتانی خۆمانە ڕەنگە کوردستان یعنی ئێستا توانم بڵام کوردستان لە چاو وڵاتانی تر زۆر باشترە زۆر باشە ئومێدیشمێ هەروە مێنێ و باشتریش بێت دکتۆر ئیسلام بێگومان لە کۆمەڵگەیە هەمیشە ڕۆڵێکی زۆر باشی گێڕاوە ینی ڕۆلی دادگات بۆ گێڕێ لە کەمکردنەوەی ڕێژەی تاوانەکانە ڕۆلی پۆلیست بۆ بینێ ڕۆلی پەروەردەکردنی تاک و پێگەیاندنەی خێزان ینی بەجۆی لە جۆرەکان ئیسلام ئەوەندەی کە هێڵەرەوە و ئاراستەکەر و پارێزەری کۆمەڵگەیە ئەوەندە دژی کۆمەڵگە نیە بەڵام بۆچی لەگەڵ ئەم هەموو پیاوەتی و چاکەی ئیسلام کەوا هەوڵەدا نێرگەلەخانەکان کافتریاخانەکان مەیخانەکان گەندەڵەکان لە کۆمەڵگەیان نەبن بەڵام خەڵک هەر بە گومان و بەترسەوە لە ئیسلام ڕوان بۆ حەزارەتی ئەوروپیش هەر بە هەمان شێوە ئایا ئیسلام هیچ مەترسی و خەتەر و زیانێکی بۆ سەر ژیار و شارستانەتی ئەوروپا هەیە کە بەم شێوەیە شەو و ڕۆژ لە هەوڵان بۆ ڕێگریکردن و دژایەتیکردنی خۆی تەمانمە بیر نەچێت خۆی سە لەم کتێبە کە لە بەردەستمایە باسی فەقرەیەکی تاسە دەستشان نەکرد بیخوێنمەوە بۆ بینەران باسی ئەو سوورە نەمەتیە کە یعنی ئەو شوێنە سوورە لە قاڵب دراوەی بۆ مسلمان وێنا ئەکرێ کە وتە ئیسلامی لە غەربایە حتا لە ئەعلامە هەروتە ئیسلامی کۆمەڵی خەڵکی ئینتەهازی هەلپەرست کۆمەڵی خەڵکن حتا ئیشی خێرومەندیان بۆ مەکاسبی و دەستکەوتی سیاسی خۆیانە کۆمەڵێکن با بڵین تونند و تیژ کۆمەڵێکن بەرامبەر ڕێز لە ئافرەت ناگرن کۆمەڵێکن باوەڕیان بە حڕیات نییە کۆمەڵێکن باوەڕیان بە
تا پێکەوە ژیان نییە کۆمەڵێکن ئەگەر باڕیان بەزانست و بە پێشکەوتن بۆ شتانە نیە یان یانوێ شوێنەیەکی لە قاڵب درا و هەر کەوتە ئیسلامی اختزال بەعربی وتە اختزال یعنی تەسکردنەوەی هەموو ئەم تایفە ئیسلامیە لەو کۆمەڵە توندڕەوەی کە ناوی ئەوترێت ناوی ئەنێن داعش کە چەندی خۆی با بڵێن ئەگەر تاوانی کرد بێ بە ئەعلام تاوانەکانیان هەزار قات کراوەتەوە وەکو وتم يعني عقل باوەڕی بەوەیە کە ئەیبیستێ و ئەیبینێ جنایەتی طبعا ئەعلام جنایەتی نظامەکان نیشان نادا ئێستا نازانێت لە سجنەکانی سووریا چی ڕوەدا نازانێت لە سجنەکانی مصر چی ڕوەدا نازانێت لە سجنەکانی نازانێت لە گۆنتانامە بە تەواتی چی ڕوەدا نازانین لە ئەمریکا قانونێکی قانون ئەدلە سڕیە زیاتر بۆ مسلمانانە قانونێکە ئەدگرێ بێ و لێو پرسێتەوە ماوەیەکی زۆر سجنێکا بێ کە بۆ خەڵکی تروانە چی ئەبینی ئینسان حادسەیەک لێرە لەوێ مەسەلەن مەسەل کابرایەکی سووریە زوێر سالم قسەی زۆر جانێکاڵێ بۆ مەگەر قەتلی ناعەم و قەتلی خەشن هەیە مەسەلەن کاتێک کە تۆ کابرا یەک نەفەرە کوژێ بە چەقۆ سەرێ بڕێ زۆر درڕندانەیە بەڵام کاتێک تیارەیەکێت کیمیاوی یا فۆسفۆری یا غازی کیمیای ئەکا بەسەر ملەتێکە بەسەر شارێکە مناڵەکانی مناڵ و گەورە و پیر و ژن و کەس لە یەکجا ناکاتەوە ئەویان قەیناکە ئەوە قەتل ناعم کوشتنێکی نەرمونیانە بەڵام ئەمیان کە بە چەقۆ سەرێ بڕێم کوشتنێک زۆر درڕندانەیە یعنی هەوڵێکی زۆری اختزالی تەسکردنەوەی ئیسلامین لەو فئەیە کە دەوری هەبووە تەبەن دەورێکی زۆری هەبووە لە ناشرینکردنی ئیسلام کە ئەمە ئەگەری ئەوە زۆر زیاکات کە ئەمە ئەسڵەن دروستکرا بێت شتێکی لە پشتۆ بێ ئاراستەی بک بۆی ئەو مەبەستی غەر پێی بپێکن بۆ ناشرینکردنی ئیسلام یعنی ئەمە هینێکی با بڵێن اختزالکردنی ئیسلام لەو شوێ ئەتر ئیسلام ئەو ڕۆڵە ئیجابیە ئیسلام کە ئەیبینێت وەکوتم یعنی وەکو ئەجا باسێکە مثالێک هێنێتەوە نووسەرە ئەڵێ وەکو فیلێک باسی ساحرێکە کە لەسەر مەنەسە فیلێک لە بەرچاوی خەڵکی ئەشارێتەوە یعنی ئەوە سەحرێکی وا لە خەڵکێکە فیلەکەینێ و دوایی لە بەرچاوی بینەرانی هینەکە بە حرەکەیەک ئەیشارێت ئەڵێ ئەمڕۆ کە ئەعلام ئەو دەورای بینێت ئەتوانێت فیلێک بشارێتەوە بەڵام مێرولەیەک بۆ زۆر زەخکاتەوە ئەمە لایەنانەی بە ئیسلام کە باس کرد لە مەسەلەی لەباری مەسەلەن نێشتنی تاوان یعنی کوشتنی خەڵکی بەبێت تاوان تلیاک خواردن تلیاک خۆری ئەم مخدرات تعڕوزکردنە اقتصابی ئافرەتان حتا مەسلەی تەلاق ڕێژەی تەلاق لەناو متەدەینینە زۆر کەمترە لە ڕێژەی تەلاق لەناو ئەوانەی کە پابەندین یارمەتیدانی هەتی و یارمەتیدانی ڕێزگرتن لە دایک باوک لە نەنک و باپیر ڕێزگرتن لە دراوسێ لە لێ قەوما و لە ئەمانە هەمووی یعنی لایەنە ئیجابیەکانی ئەم ئیسلامن قیەمی ئیسلامی کە باسی ڕازگۆیی وەفا یارمەتیدانی خەڵکی دەستگیرۆی هەژاران ڕێزگرتن لە گەورە بەزایەتنەوە بە مناڵان ئەمانە هەمووی لێپرسینەوەی نەخۆش و لە قەوما و ئەوانە ئەمانە هەمووی یعنی ئەیانوێ ئەعلام ئەوێت ئەگەر هەشە ئەگەر لەناو کۆمەلگا وا نیشانی خەڵکی کە ئەمانە بۆ مەبەستی سیاست و گەیشتنە دەسەڵات وەشتا وەکۆی خۆیان بۆ خوا بیکەن یعنی وەکۆ دەستگای خێرخوازیانەی کە ئینەکان هەیەە لادینەکانی هیانە وەکۆی بۆ ئەوان هیچ مەبەستێکی زۆر پاوەبێنن زۆر لە ڕۆیکی ئینسانی و ئەیکەن هیچ مەبەستێکیان نییە لەوەی کە دەنگ بێنن بۆ خۆیان دەنگ کۆکردن ئەی بۆ حەڵاڵە بۆ ئەمان حەڵاڵ نییە یعنی شتەکە مبەرمەجە ممەنهەجە یعنی وەکو ترێ بەرنامە ڕێژی بۆ کراوە کە وێنەیەکی دەقگرتو دەربارەی ئیسلامین لە ناو خەڵکیە بڵاو بکەنەوە بۆی خەڵکی حتاوەشکە ئیسلامیەتر وردە وردە شەرم کا لە ئیسلامی بوونی خۆی دای بڕن لە کۆمەڵگە هەوڵێکی زۆر هەیە ئەمڕۆکە هەوڵێکی زۆر هەیە لە غەربیش و لە شەرقیشا بۆ دابڕینی ئیسلامی لە کۆمەڵگە یعنی هەموو خەڵکی بە چاوێکی گومان و هەشاکی لەگەڵاکەی ڕێزی ئەگری یارمەتیە دێنێ اینجا لەگەڵۆشە بە چاوێکی گومان و بە چاوی ترس و بە چاوینەوە تەماشا بکە وا بزانێ ئەگەر تۆ بێتە سەر دەسەڵاتی ترەوە هەموو بەرژەوەندەکانی تیاچێت و زەرێکی زۆر گەوراکات
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد نووسەر و شارەزا لە فقی ئیسلامی. سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەم بووی. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەیەکتر لە پەنای خواداون بە ئومێدی سوود بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست.